بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. یەکێتی مامۆسایانی کوردستان هۆشداری دەداتە حکومەت. ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا یەکێتی مامۆسایانی کوردستان 5 خاڵیان ئاراستەی حکومەت کرد و داوایان کرد تا یەکی مانگی داهاتوو داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بە پێچەوانەوە هەڵوێستی توندیان دەبێت. بە میواندارێک لە بەڕێزان ئاوات حەسەن ئەندامی دەستەی مامۆستایانی ناڕازی لە ئەستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەولێرەوە ئایدین معروف ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان هەروە لە چەمچەماڵەوە ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتارەتی یەکێتی مامۆستایان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێکی بینین دواتر لەگەڵ میوانەکان درێژە بەم پرسە دەدەین. أنجازتي يتجي مع مستعان بلد وصالوا من خوندم كائسة استوفيك كاتمترعي تنتجع تعالى وعبدودة ومن بقل حوالي تركوكي كافي من أعمال بذكرة أسياتل لهزاري في صدنا الإنسان من جامعتان تقريبا ينزل في هذا الطاقة وفي هذا الطاقة لكن لفضل موجودين هذا التعديل مثلا يمكن في هذا التعديل واجب ينزل لنا وانتهى مولات مع مستعدين مستمرات في ستة سنوات ويمكن في هذا الشخص تاعنا ويمكن أن يكون جوهرة فتبع في ستة سنوات يكون بالنسبة للجوهرة كهولير في مثل كتابان لساتينة الإسلام ورأي مدينة تبتلي في الدنيا كميمة مستعان لفاري ساكاني الجرين على حديث قناع الإسلام مولولا دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان ماوەساوت ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە سەر هەڵوێستەکەی ئەمڕۆی یەکێتی مامۆسایان بکەم حەز دەکەم لە زاری بەڕێستانەوە دۆخی مامۆستایان بزانانی ئێستا مامۆسایانی کوردستان بار و دۆخیان لە چیدایە. زۆر سپاس بۆ پەیام و سپاس بۆ بەڕێستان و سپاسی ئەو بینەران بەڕێزاناکەین کە ئێستا کاتی خۆیان بۆ ئێمە تەرخان کردووە و بە خێراتنی و دوو میوانە بەڕێزەی تریشەکەم. ڕاستەکەی مامۆسایان لە معاناتێکی زۆر 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 سەختان و ژیانیان زۆر زۆر ناڕەحەتە. بەڕاستی مامۆسایەکی زۆر زۆر ئێستا کەوتۆتە ژێرباری قەرزەوە کە ناتوانێت پێداویستی خۆراکی ڕۆژانی خۆی و مناڵەکانی دابین بکات و زۆرێک لە مامۆسایان کە پێشتر بەویستی خۆیان و بە ئیرادی خۆیان ژیانی هاوسەرەتیان پێکێنا بوو ئێستا لەبەر قورسی و سەختی باری گوزەرانیان دەستبەرداری ئەو ژیانە بوون و لێکترازاون و لە ماوەی ڕابردوو شابینیمان کە
چەند مامۆستایەک خۆیان کوشت بەداخەوە لە پارێزگای هەڵەبجە و لە پارێزگای سلێمانیش بە هەمان شێوە حاڵەتیان چەندەوەی کە ئێستا مامۆستا خۆکوشتنەکان بۆی سختی باری دارایی بووە بەڵێ دوان لەوانە کە پێم وایە دوانیان کە نووسراویان دوای خۆیان بەجێ هێشتووە باسییان لەوە کردووە کە بەهۆی قەرزاریەوە نەیانتوانیەوە بەناو خەڵکو لە کۆمەلگای هاتوچۆ بکەن بۆیە ناچارن کۆتایی بەژیانی خۆیان نابێن کامە بەڕاستی شتێکی زۆر خراپە ئێمە داواکەین کە بەڕاستی بە هیچ شێوەیەگەم حاڵەتە لە کۆمەلگەی ئێمە ڕوو نەدات بەڵام ئەبێ و حەقیقەتە بزانین کە بە پلان واکرێ کە مامۆستا وای لێ بکرێ ینی ئەمە پلان وا دەکا ینی بە ئەو کەسانی کە لێرە دەسەڵاتیان بەدەستەوەیە ئەیانەوێت وا بکەن کە خەڵک لە پێنووس و لە قەڵەم و لەو خۆڵی وانە خوێندنەوە و لە ڕەحلە و لەم شتانە دوور بکەوێتەوە یعنی یانەوێت لە زاکیرە ئێمە ئەوانە بسڕنەوە بەداخەوە من وەکو خۆم شخصی وەکو خۆم وا ئەبینم کە ئەمە پلانێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی چونکە لێرە ئەوەی کە پەیوەندی بە مێشکی مرۆڤەوە هەبێت تا ڕادەیەکیشی پێ ناکرێ ئەوەی کە ئیشەکە لێرە چەکە ئەوەی کە ئیشەکە هێزە دەنا بۆ چوونی من قەڵەم هیچ حسابێکی بۆ ناکرێ بەڵگەشت بۆ ئەمە ئەوەیە هەفتەی ڕابردوو کە سوکاری ئێمە باوکو و مام و خاڵ و کە سوکاری ئێمە کە پێشمەرگەی دێرینن بە یەک هەڕەشەکەوتیان ئێمە زمانی خۆپشاندان نازانین زمانەکەمان زمانی چەکە یەکسە سەرۆکی هەرێم لەگەڵیانە ئەوەی کە ناوی سەرۆکی هەرێمە لەگەڵیانە کۆبەوە ئەوە بەڵێنی ئەوەی پێداون کە داواکارەکانی ئەمە جێبەجێ بکە بەڵام ئێمە یەک ساڵە لەسەر جادەین خۆپشاندانەکەین بایکۆتەکەین بە شێوەی ئاشتیانە داواکەین ڕووەکەینە نەتەوەی گردوەکان ڕووەکەینە کێ و کێ هەتا ئێستا هیچ داواکاریمان جێبەجێ لە زمانی قەڵەم تێناگە بەس زمانی چەک تێدەگات لە زمانی چەک تێگا ئێمەش بەڕاستی کەسێک نین کە بتوانین چەک هەڵبگرین بەداخەوە و لێرەشەوە داواکەین کەس چەک بەڕووی کووردە هەڵ نەگرێ تەنها زۆر باشە ئەم زۆر بە کورتی ئەوەی کە بەرز بۆتەنە حاڵەتی خۆکوشتنەوە یاخود حاڵەتی بەڕێز و جیابنۆش ینی لەلایەن توێژی مامۆستایان لە هاوسەرەکانیان تۆمار کراوە بۆی ئەو قەیرانەدارەیە بەڵێ حاڵەت هەیە چەند حاڵەتێک ئەگەر نەبوو بێ بە دیاردەش جیابوونەتەوە هەردووکیان هە مامۆسان و جیابوونەتەوە تایەتی مێردەکە بڵێن مدیری بەڕێوبەری مەکتەبی شەو لە هاوسەرەکەی جیابێتەوە یان بە پێچوانەوە شێت ئافرەتەکەم بەڕێوبەری خوێندنگەیەک بوو بێ و جیابێتەوە هەموو ئەم حاڵەتانە هەیە و حاڵەتێکی تر کە زۆر 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 ئێمەی مامۆستایانی ئازاردا ئەوەیە کە لەم هەفتانەی پێشوە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی مامۆستایەکی بە تەمەن دەروەزەی کردووە بۆ دابینکردنی قوتی خانەوادەکەی خۆی کە بەڕاستی ئەمە شەرمە بە ناونیشتاوانی بەرپرسانی ئەم وڵاتەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێز مامۆستا. بەڵێ مامۆستا ئەحمەد ئەگەر بینە لای بەڕێزت سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەم هەڵوەسەیە وەکو یەکێتی مامۆستایان کە 5 خاڵتان ئارەسی حکوومەت کردووە لەسەر چ بنەمایە گەواڵوێستان واندۆ پێتان وایە حکوومەت کەم تەرخەمە و بێباکە بەرامبەر بە ژیانی مامۆستایان؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی سوپاسان دەکەم و بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەم. تەبەن مەسەلەی مامۆستایان ئێمە لێرەوە دەستخۆشی لە سەرجەم مامۆستایانەکەین کە توانی بیان لە ساڵی پار و پێشتریش پرۆسەی پەروەردە و پێگەیاندن بەردەوام بێ دۆسۆزانە کاری خۆیان کردووە. ئەوە حکوومەتە بێڕێزیەکە، ئەوە حکوومەتە کەم تەرخەمە، ئەوە حکوومەتە کەمترین مافی مامۆستا سادەترین مافی مامۆستا کە موچەی خۆیەتی ئەوە حکوومەتە نایدا. بۆیە بەڕاستی ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان هەر لە بیدایەتەوە لەسەر خەت بووینە، فشارمان کردووە، هەڵوێستمان نواندووە بە بایکۆت بێت، بە بەیاننامە بێ، بە یادداش بێ. تەنانەت هەر ئیمساڵ زیاتر لە 4 جار سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیرەکانی پەروەردە و خوێندنی باڵامان دیوە، ئەو پەیامەمان پێیان ڕاگەیاندووە، بە هەموو شێوەیەک ناڕازیمان دەربڕیەوە، بە هەموو شێوەیەک ڕەخنەمان لێیان گرتووە و هەڵوێستیشمان هەبووە و بەرامبەریان. بەڵام ئەوە حکوومەتە بێمنەتە، ئەوە حکوومەتە لەگەڵ پرۆسەی پەروەردەیان نییە، ئەوە حکوومەتە خەمخۆری ملەتەکە نییە، خەمخۆری مامۆستایان نییە. بۆیە بەڕاستی دوای ئەوەی کە گەیشتینە بنبەست ئێمە ئەمڕۆ کە کۆبوونەوەی ئەنجومەنی تەنفیزی بوو کە بەرپرسی سەرجەملقەکانمان بان کرد بۆ ئەوەی هەڵوێستەکانمان یەک هەڵوێست بێت، یەک ئامانجیشمان هەیە ئەویش داکۆکی لە مافی مامۆستایان بێت. بۆیە ئێمە توانیمان بە یەکدەنگ
ئەم چەند خاڵە بنووسین کە سادەترین خاڵە و سادەترین مافی مامۆستایە کە پێویست ناکە ئەگەر حکومەتێکی پەروەردە و ڕۆشن بیر بێ کە بگاتە ئەو حەدەی کە فەرمانبەران و مامۆستایان فشار بکەن بە فشار حەقەکانی خۆیان وەربگرن. بەداخەوە ئەوە حکومەتە بێپلانە، ئەوە حکومەتە سیستەمێکی تەندروستی پەروەردەی نییە، کەم تەرخەمە، بەڵام ئەوە مامۆستایە بە دڵسۆزانە توانی کە سەرکەوتنێکی سەخت پارساڵ بەدەست بێنێ، بەڵام ئەم ساڵ زۆر مەحاڵە بۆ ئێمە گەیشتینە ئەوەی کە چەند بڕیارێک بدەین بۆ ئەوەی حکومەت بێتە سەرخەت و چەند قۆناغێکشی بۆ دابنێ. بەڵێ زۆر باشە نابێت. بەڵێ بە کورتی داواکاریەکانی ئەو 5 داواکاریە چین؟ ینی ئایا قورسە حکومەت جێبەجێیان بکە؟ داواکاری قورسن؟ داواکاریەکان داواکاری سادەترین مافی مامۆستایە، یعنی پێویست بە داواکاری ناکە، بەس حکومەت وای کردووە کە ئێمە ئەو هەڵوێستەمان هەبێ. یەکەم پێداچوونەوە بە خشتەی موچە کە حکومەت لەگەڵی دانیشتین وتی هەموو 2 مانگ جارێ، سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو 2 مانگ جارێ ئێمە پێداچوونەوە بە خشتەی موچە دەکەین و بە سیستەمەکە دەکەین، بەڵام بەداخەوە ئەوە زیاتر بۆ 9 مانگ زیاترە پێداچوونەوەی نەکردووە. ئێمە ئەڵێن پێداچوونەوە بە خشتەی موچە بکرێ بەو پرۆژەیە کە یەکێتی مامۆستایان دایەتی پێیان. هەر لە بیدایەتەوە ئێمە پرۆژەیەکماندا کە دەستکاری موچەی ئەساسی بە هیچ شێوەیە نەکرێ، چونکە حکومەت بەڕاستی پێشێلی یاسای کردووە، بۆی نییە ئەم موچەیە بەڕاستی ببرێت و پاشەکەوت بک، پاشەکەوتێکی بە زۆرە ملێ، ئەسڵەن خۆی نایاساییە. ئەوە یەکێک لە خاڵەکان بوو. و خاڵی دووەم ئەو پاشەکەوتەی کە ناوە پاشەکەوت دیار بێ لە چ بانکێکە ڕەسیدی بانقی بۆ دابدرێت بۆ ئەوەی فەرمانبەران و مامۆستایان تەمین بن کە زەمان ئەکرێت کە ئەو مافیان ناخورێت. ئەوە یەکێکە لە مافەکانی تر. و خاڵێکی تر ئەوەیە کە پێداچوونەوە بەوەیە بکرێت کە هەموو 30 ڕۆژ جارێک موچەکان بدرێ، ئەنجا مامۆستایان یەکەم بن دووەم بێن، کێشەمان نییە لە 30 ڕۆژ زیاتر تێپەڕ نەکە، بەڵێنەکانی خۆیان جێبەجێ نەکردووە. و موچەی مامۆستایانی خانەنشینیشمان باس کردووە، و هەروەها موچەی مەسەلەی کرەی وانەبێژی ئەوانە کە سادەترین ئەرکە، و هەروەها موچەی مامۆستایانی گرێبەست 500 دینارە حکومەت ئیتیفاقی لەگەڵیان کردووە، تەعین نین کردێتێ 250 ئەویش دەبێ بگەڕێتەوە. ئەمانە سادەترین داواکاری مامۆستایانە بۆ ئەوەی مافەکانیان بگەڕێتەوە. سپاس دەکەم، دواتر گەڕێمەوە لای بەڕێز، دەگەر بچینە هەولێر لای کاگایتن. کاگایت زۆر سپاس بۆ بەشداری. دەمەوێت ڕای بەڕێستان بزانین وەکو ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێنی باڵ لە پەرلەمانی کوردستان سەبارەت بە ژیانی مامۆستایان و دۆخی پەروەردە، پێ وایە حکومەت زۆر کەم تەرخەم بووە بەرامبەر بە مامۆستایان؟ بەڵێ پێشەکی زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین، سەڵاو و ڕێزیشم بۆ بینەران و بیسەرانی کاڵانی پایام، هەروە ڕێز و سەڵاوشم بۆ میوانە بەڕێزەکان هەیە. بەڵێ کە ئێستا ئێمە کە بارودۆخی هەرێم لە پێشچاوە کە ئێمە کە قەیرانێکی جۆرا و جۆرمان هەیە و زۆری قەیرانەکان هەیە کە تاکو ئێستا چارەسەر نەکراوە. یەک لەو قەیرانەش قەیرانی داراییە و قەیرانی موچەیە لە هەرێمی کوردستان کە ئەمانە کاریگەری سلبیان دروست کردووە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان، بە تایبەتی قەیرانی دارێ وای کردووە کە تەئسیراتی ڕاستۆخۆ دروست بکات لەسەر مامۆستایان، کە لەسەر کارکردنی مامۆستایان و ڕۆژانە کە ئەم کاریگەریە پێوە دیارە. لەبەرەوە ئێمە وەکو لوژنەی پەروەردە و خوێندی باڵا لە پەرلەمانی کوردستان، وەکو ئەندام پەرلەمانی کوردستان، ئێمە پشتیوانی لە داواکاری مامۆستایان دەکەین کە داواکارێکە داواکە مافی خۆیانە و کە داواکارێکی شەرعی و طبیعیە کە پێویستش ئەکات دەبێت
حکومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی جددی تعامل لەگەر بابەتی موچەی مامۆستایە بکات چکە لەبەرەوەی پرۆسەی خوێندن کە پێویستە ڕۆژانە گۆڕانکاری و تێدا بکرێت کە پرۆسەی پەروەردە و خوێندن کە لەسەر تەئسیراتی لەسەر دواڕۆژی ئەم گەڵە هەیە و دواڕۆژی هاوڵاتیان و خوێندکارە و قوتابیان هەیە لەبەرەوەی ئێمە وایە بینین دەبێت حکوومەت دەبێت کە بەجددی لەگەر بابەتەکان کە بابەتەکاندا بابەتی شەریحەی مامۆستای کاویش پێویستی بە کەمی و پشتیوانی لە معنی هەیە و پشتیوانی بە دارایی هەیە بەڵێ بەڕێزت تۆش پێ دوایە ئەوە کۆندامێکی لیژنەی خوێندی باڵا کە ئەو دوو بەڕێزانە کە لە توێژی مامۆسایان پێیان وایە حکوومەت بێباکە بەرامبەر بە ژیانی مامۆسایان تۆ شاوڵات کە حکوومەت بێباکە بەرامبەر بە ژیانی مامۆسایان و بەرامبەر بە کەرتی پەروەردە وتم کەرتی پەروەردە زۆر گرنگە کە پرۆسەیەکی زۆر گرنگە دەبێت پشتیوانی لێ بکرێتن دەبێت دامی زۆر جددی لەگەردا بێت چکە ئەمە دواڕۆژی ئێمەیە و کە دواڕۆژی ئەم قوتابی و خوێندکارانە پەروەردە و پرۆسەی خوێندن دەبێت بە شێوەیەکی زۆر ئەکتیڤ بە شێوەیەکی زۆر کارە پشتیوانی لێ بکرێت بەڵام لێرەدا ئێمە لە بیدایەتیش باسی ئەوەم کرد کە وتم کە داواکاریەکانی مامۆستا کە داواکارێکی سروشتینە و کە شەریحەی مامۆستا کە شەریحەتی گرنگن دەبێت ڕێزی لەم شەریحەیە بگرێت دەبێت ڕێزی لە مابادەکان و ڕێز لە ماف و داواکاریەکانی مامۆستایان بژرێت لەبەرەوەی ئێمە کە داواکارین لە وەکو لوژنەی پەروەردە و خوێندی پاڵا وەکو ئەندامی پەرلەمانی کورداوەکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کە جیهەتی پەیوەندیدار دەبێت زۆر بەجددی کار لەسەر ئەم بابەتە بکات کە نەبێتە هۆی ڕاگررتنی پرۆسەی خوێندن کە ئەمەش کاریگەری سلبی دروست دەکات لەسەر پرۆسەی پەروەردە و لەسەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە ئێمە دیسان ئەگەڕێمەوە کە دەبێت ئێمەش ئەو بارودۆخی ئێستاش دەبێت لە پێش چاو بگرین کە ئێمە قەیرانی داراییمان هەیە و لە عینی کاتە قەیرانی سیاسیمان هەیە و کە بارودۆخشی نائستقرالی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە تاکو ئێستا پەرلەمانی کوردستان 8 مانگە لە کار کەوتووە و ئیفلیس بووە و کە ناتوانێت کارە بکرێت و لایەنە سیاسەکان تاکو ئێستا ڕێککەوتنی سیاسیان دروست نەکردووە ئەمانە هەموو کاریگەری سلبی دروست کردووە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان لەبەرەوەی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وتم دەبێت بە شێوەیەکی زۆر جددی تعامل کە دەبێت لەگەر ئەم بابەتە لەگەر ئەم کەیسی دەبکە بۆ بەرژەوەندی گشتی مامۆستایانی هەرێمی کوردستان باشە زۆر باشە بەڵام ئەوەی کە وەڵامی پرسیارەکە نەدامەوە پێ دوایە حکوومەتێکی باش حکوومەت مامەڵێکی باشی کردووە لەگەڵ مامۆستایان لەو قەیران داراییە یاخود بێباکە بەرامبەر بە ژیانی مامۆستایان وتم کە هەندێک شتەیە لە دەرەوەی ئێرادەی حکوومەتە یعنی لە دەرەوەی ئێرادەی ئێمەیە لە دەرەوەی ئێرادەی خەلکی هەرێمی کوردستان دروست بووە کە یەک لەوانەکە قەیرانی داراییە کە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو پەیوەندیانە نێوان بەغدا و هەولێر کە تاکو ئێستامە 2 ساڵە کە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە لە عینی کاتیشدا یعنی من واتەوەقعەکەم کە باوەڕ ناکەم کە وەزارەتی تەربیە کە لەوانەیە کە ئەویش کەمتەرخەمی نەبیل بەرامبەر مامۆستایان کە لەبەرەوەی ئەویش دەیەوێت کە موچەی مامۆستایان هەبێ و ئەویش دەیەوێت کە بۆ ئەویش محاولە کە هەوڵ ئادات کە بۆ موچەی مامۆستایان دامیکە بەڵام لێرەدا دەبێت ئێمە ڕاچاوی بارودۆخ ئێستای هەرێمی کوردستان بکەین لە عینی کاتیشدا من لەگەڵەدام دەبێت ئەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی تعامل لەگەڵ بکە بۆ بەرژەوەندی گشتی مامۆستایان بەڵێ کەواتە پێ دوایە حکوومەت و وەزارەتی پەروەردە کەم تەرخەم نەبوونە دۆخە داراییەکەیە دەبێت مامۆستایان لە بەرچاویان بێت
100% کەمتر خەمنینەوە ینی ئەو بارودۆخەکە لە دەرەوەی ئیرادەی خەرج لە دەرەوەی ئیرادەی حکوومەتی هەرێم دروست بووە یان لە دەرەوەی ئیرادەی وەزارەتی تەربیە یان ئێمە وەکو لوژنەی پەروەردە خوێندنی باڵا لە نزیکەوە ئاگادارین بابەتەکە یان فشارشمان دروست کردووە لەسەر وەزارەتی تەربیە بۆ پشتیوانی مافەکانی مامۆستایانی لە هەرێمی کوردستان کە ئەمە ئێستا و بارودۆخەی کە ئەمە ئەبینین بارودۆخی گشتیا و بارودۆخی کە شمولیە لەسەر هەرێمی کوردستان کە من باوەڕ ناکەم هیچ جیهەتێکی هەل لە هەرێمی کوردستان هیچ لایەنێکی سیاسی دڵخۆش کرد بن بەو بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان کە لە دەرەوە ئێمە دروست بووە بەو مانایش نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت نابێت کە ئەم بابەتە چارەسەر نەکات. باڵای سوپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز کاگایدن مامۆستاگەر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە ژیانی مامۆستایان و سەبارەت بە بەڵێنەکانی حکوومەت کە بە مامۆستایانی داوە ڕازگۆ بوو لەگەڵ بەڵێنەکانی ئەو بەڵێنانی کە بێوەی داوە وڵی منەویست هەنێک ملاحەزە بەڵام با جارێک جوابی بەڕێزێ بەمەوە سەبارەت بە بەڵێنی حکوومەت ئەوە ئێمە ناومان ناو حکوومەت یعنی هەر وەکو شتێکی عاتفی پێمان ناخۆشە بڵێن ناوی تریان لێ بنین لەبەرەوەی کوردن دەنا ئێمە سەرۆکی حکوومەتمان بینی پار وەکو مامۆستا ئەحمەد ئاماژەی پێکرد تقریبا 9 مانگ پێش ئێستا مامۆستا ئەحمەد حوزوری هەبوو لەوێ پێی وتین نیوموچەتانە دەینێ ڕەنگە ئێوە بگەنە سلێمانی نەگەنە سلێمانی لە ماوەی هەفتەیەک ئەو نیوموچەیەک کە باسی لێبوو بەڵام هەتا ئێستاەوە ئەوە بەو بەڵێنە نەبراوەتە سەر و کۆمەڵی بەڵێنی تری باقوبریقیان پێداین کە بەڕاستی نەک هەر بە جێبەجێ نەکراوە بەڵکو ئەوە تەڕاجعمان کرد ئێمە جاران دووەم وەزارەت بووین لە پۆلێنی وەزارەتەکانە لە وەرگستنی موچە ئێستا پێم وایە ئەم مانگە ئەخیر وەزارەت بووین لەبەرەوە ئێمە هیچ باوەڕمان بە باڵێنی ئەمان نییە و پێشمان وایە کە جارێکی تر ئەم وەڵامە تێکەڵەکەم لەگەڵەوەی کە ئەو بە ڕێزە کە ئەندام پەرلەمانە بەداخەوە من زۆر نیگەران بووم من لە دوورەوە کاک ئایدن ئەم ناسی بەڵام زۆر پێم ناخۆشە بەڕاستی ئێستا لێرە ئەمە لە جیاتی نوێنەری گەل بێ بۆ بم پارێزەری دەسەڵات بوو بە پارێزەری ینی ئیشی پەرلەمانتار نییە بێ ئەو پاکانە بۆ سەرۆکی حکوومەت و بۆ وەزارەتی پەروەردە بکە ئەی باشە سەرۆکی حکوومەت دەسەڵات و تاوانی نەبێ و وەزارەتی پەروەردە تاوانی نەبێ کێ خۆ مامۆستا خۆشی تاوانبار نییە ینی ئەوە بووینە باشە بەس بەڵام و باسی بارودۆخە دارەکەی کرد کە بارودۆخی دارایی کێ دروستی کردو کێ خوڵقانوێتی خۆ نووری مالیکی نەهاتوە لێرە ئەومان بۆ بخوڵقێنێ خۆیان ئەمانە هاتوون مخالفەی دەستوری عێراقییان کردووە نەوتیان فرۆشتووە بە سەرپێچی بەبێەوەی کە کۆدەنگی نیشتیمانی هەبێ بەبێەوەی کە بە تەنها یەک حەزب هاتووە خۆی ئەم هەم گرێبەستەی کردووە بەبێەوەی کە خەڵکی لێ بەشدار بکرێت ینی نەگەڕاونەتەوە نە بۆ پەرلەمان نە بۆ لایەنی سیاسیەکان نەبوو بۆ نیشتیمانیان ینی ئێستا لە هەر شتێک ئاگری دەڵێ وەرە کۆپرسیەکەین ئەی باشە کە تۆ هاتووی عەقدی 40 ساڵ نەوتی فرۆشتنە کردووە و لە مخالفەی بەندی دەستوری عێراقت کردووە ئەو وەختە بۆ نەگەڕایەوە بە کۆپرسی تۆ بەو سیاسەتە خەڵکت برسی کرد ئێستا ئەبێت تەحمولی مەسئولیات بکەیت دوانە لەم دوانە زیاتر نییە یانەوەتانێ ئەڵەی من غەڵەتم کرد چوومەم هەڵوێستم کرد و مخالفەی بەندێکی دەستوری عێراقم کرد یانەوەتانێ یەیت زروفی خەڵک باشەکەی کاکە خەڵک مامۆستا خۆی کوژێ مامۆستا هەمووی ڕۆی بۆ هەندەران سەدان مامۆستا لە ئیجیا خنکاوە کاکە ئەی ئەمە کێ لێ بەرپرسای خۆمان لێ بەرپرس نین تۆ جەنابەت هاتوویت ئەموری ئەم خەڵکت گرتوۆتە دەست ئەگەر پێت هەکرێ پیاوانە بیکە ئەگەر پێت ناکرێ بڕۆ خوا حەفیزە بێ و تەواو حکومڕانیان پێ ناکرێتەوە نەوەڵا پێیان ناکرێت کاکە ئێمەیان خستۆتە ژێر قەرزێکی زۆر و لانی کەم پێشەوەی ئەوان بێن کاکە ئێمە 28 میلیارد دلار قەرزدار نەبووین ئێستا 28 میلیارد دلار قەرزدارین 2 ساڵە دەستیان خستۆتە بینەقاقای خەڵک مامۆساڵی پاشەکەوتە کاکە تۆ وەرە حیمایەکانی خۆ 2000 حیمایە بۆ چییە کاکە تۆ لە شاق بووی بە پێڵاوی لاسیکەوە هەر شوانەگەی توانی بە گۆچان دارکاری کە ئێستا 2000 حیمایە بۆ چییە بۆ نایی 2000 حیمایەکەی خۆ بکەی بە 500 بیکەی بەسڵا بۆچی دەسەوەی بۆ قوتی نانی مناڵی من و نانی مناڵی خەڵکی تر یعنی باشە ئێمە بێت تاوانمان چی بێ هەر لەبەرەوەی کە ئێمە چەکدار نین حسامان بۆ ناکەن باش ئێستا ژمارەتان چەندە مامۆسایان کە بەڕێز دەڵێ ئێوە حسابتان بۆ ناکرێت ژمارەی کۆی مامۆسایان لە کوردستان چەندە ئێمە کۆی مامۆسایان لەسەر 100,000 مامۆسا وایە باشەوە کاری چییە کە توێژە حسابیان بۆ ناکرێت لەبەرەوەی خوێنەوارە بەس لەبەر خوێنەوار لەبەرەوەیان خو پەرتەوازن نانا پەرتەوازە نین ئێمە پەرتەوازە نین ئەم هەموو زوڵمەی ئەوان لێمانەکەن ئەو هەموو ستەمەی ئەوانەکەن بە تایبەت لە هەولێر و لە دهۆک ئێمە هەفتەی پێشوو چوین لێ مامۆسامان بینیون بەڕاستی سەدام حوسێن شتی وای نەکردووە ناکرێ مامۆسا بێت دەستی خستۆتە بینەقاقای مناڵەکەی برسیەتی بۆی نییە بێتە سەرجادە بڵێ من مناڵەکەم برسێتی
بۆی نییە بڵێ کاکە قەرزانم تۆ موچەی من بۆ بڕیت من عقدم هەیە لەگەڵ تۆە دوو تەرەف عقدیان کردووە یەکێکیان ئەڵێ کاکە من ئەوەرکەت بۆ ڕاستفێرمەوەی تریش لە بەرامبەر ئیلتیزامەکە بە بەندی دووەمی عقدەکەەوە کە دابینکردنی مافەدارایەکانی ئەو فەرمانبەرەیە وەکو مامۆستا ئەحمەد ئاماژەی پێدا مامۆستایان هێناوە بە 500,000 250,000 داتێ بێت 310,000 با بەکرێت سیارە لەبەرەوە من وەکو هاوڵاتیەک بەدەر لە مامۆستا وەکو هاوڵاتیەک زۆر دڵگران بوون کە بینیم کەسێک بە ناوی پەرلەمانتارەوە ئێستا بۆ بە داواکار بۆ من داوای لەکەم لە جیاتی ئەوەی کە بێت پاکانە بۆ حکوومەت و بۆ وەزارەتی پەروەردە بکە بچێت پەرلەمانەکەی خۆی کارا بکاتەوە کە شکۆی دەسەڵاتی تەشریعی کە قەیرانی دارایی دواتە دەگرینەوە لای باسی قەیرانی دارایی کرد کە هەرێمی کوردستان دواتە دەگرین بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگرینەوە لای ئێوە لەگەڵ ما بمێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت مامۆستا ئەحمەد ئەگەر بێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەمڕۆ بۆ یەکەمین جارێکە مەسەلا یەکێتی مامۆستایان هەڵوێستێکی لەو جۆرە دەنوێنێت ینی پێ دوایە ئەو هەژلیستێکرد ناوی یەکێتی مامۆستایاندان تا سەر بەیەکەوە بمێنەوە لەم هەڵوێستە کاریگەری حیزبیان نەبێت لەسەر پەرتەوازە بوونیت دوای یەکین و ئێوە چی دەکەن ئەگەر حکوومەت وەڵامی نێدانەوە؟ بەڵێ پێشەوەی وەڵامیەوە بدەمەوە بەڕاستی جۆم لەو ئەمدان پەرلەمانە بەڕێزە نەبووە ئەگەر پاڵپشتی و پاساوی بۆ حکوومەت هێناوە ئەوە بە هەڵە چووە چونکە ئەو چاودێری حکوومەتە نابێت ناو باسی لە قەیرانی دارایی بەنسبەت عەدەدی مامۆستایانیش بەڵێ قەیرانی دارایی بێپلانی حکوومەتە بەڕاستی حکوومەت کەم تەرخەم بووە بەنسبەت مامۆستایانیش لە کوردستانە 126,112 مامۆستا هەیە و 8,500 مامۆسای زانکۆشەیە کە 136,000 مامۆسایە کە دەچەوسێتەوە بەسەر بەدەست ئەم حکوومەتە بێ پلانە بەڕاستی بەنسبەت مەسەلەی هەڵوێستی ئێمە پارێکەش هەڵوێستمان هەبووە کە بایکۆت کرا بەڵام بەداخەوە بوو لستێت خۆی جیا کردەوە بەڵام ئێمە توانیمان بایکۆتەکە بەردەوام بکەین بەڵام ئەم ساڵ ئێمە لە کۆبوونەوەی ئەمڕۆیە بۆیە هەتاوکیسە تاخیریشمان کرد بۆ یەکەڵوێستی بنوێنین کە ئەو دوو لیستە سەرەکیە و لەگەڵ لیستەتر 8 لیستە بەڵێنی ئەوەشیان داوە کە ئەو هەڵوێستانەی کە دەینوێنین دوای یەشی نۆش پلانمان هەیە تەنانەت دەستپێکی قوتابخانەش بکرێتەوە ئێمە بەرنامەمان داناوە بەڵام ئەمانەوێت بە قۆناغ بێت هیوادارم هەموو لایەنەکان پابند بن چونکە بەڕاستی هەر لایەنێ پابند نەبێ ئەوە مامۆسایان دەکرێتە دوو پارچەوە و ئۆباڵەکەی بەمل ئەوە و ئێمە ئەعلانی شەکەین و تەوەقوعیش ئەەکەم کە بەردەوام بین لەسەر هەڵوێستەکان چونکە کاریگەریەکە سەرتاسەرە
ئەم نیوموچە ئەوانە سەرجەم مامۆسایانی کوردستانی گرتوتەوە بۆیە ئێمە دوای یەکینۆ هەر لە زاخۆ تا خانەقین بەڕاستی هەڵوێستی دووەممان دەبێ کە هەڵوێستی یاداشت و بەیاننامە نییە هیوادارم سەرجەم مامۆسایان لەگەڵمان بن و پاڵپشمان بن چونکە بەڕاستی حکوومەت و وەزارەتی پەروەردە هیچ پلانێکی نییە چونکە وەزارەتی پەروەردە خۆی لە قەیرانە خۆی کۆمەڵە کێشەی بۆ خۆی دروست کردووە یعنی ئیمساڵ وەزارەتی پەروەردە هیچ بەرنامەیەکی نییە بۆ 2006-2017 تەنیا لە 1200 عنوانی کتابی یەک کتاب تەبع نەکراوە ئیمساڵ بەتەمای هەر ئەو بەتەمانیە قوتابخانە بکرێتەوە بەو شێوەیە چۆن پەرتوک تەوزیعکە پەرتوکی ڕاهێنان هەمووی دەستکاری کراوە پڕ حەل کراوە ئەمە بە چ شێوەیە دەدێتە قوتابیان ئەو مەطبعەیە کە لە لبنان تەبعی ئەکرد کە جاران بە 20 ملیۆن دۆلار ساڵانە تەبعی کتابی ئەکرد لەم ئاخیریە داوای 10 ملیۆن دۆلاری کردبوو بەس کتابەکان تەبع کرێ باشە ئەو کەسانەی کە عەقدیان لەگەڵ ئەم شەریکەیە کردووە وەختی خۆی کە کۆمەڵێکیان بان کران و لیژنەی تحقیقی لەسەریان دانرا و دوای لیژنەکە کرد کرایەوە ئەمانە بەڕاستی هەمووی گەندەڵیە ئەمە جێی پرسیارە یعنی غەدرێکی زۆر لە مامۆستایان کرا لە پرۆسەی خوێندنیش کراوە جا بۆیە بەڕاستی ئێمە هیوادارین مامۆسایان ڕێکخراوەکەمان یەکەڵوێز بێ بۆ ئاگداریش ئێمە کتابیشمان کردووە لە دژی حکوومەتی هەرێم کە موچەی نیوموچەی داوە بۆ ڕێکخراوی جیهانی ئای کە خاوەن 30 ملیۆن مامۆستایە و ئەوانش پێشتریش نامەیان بۆ عەبادی و بۆ کاگنێچیر ناردبوو کە ئەمە بە هیچ شێوەیە جێ قبول نییە و ئێستا دووبارەش کردوتمانەوە ڕێکخراوی مامۆستایان بەڕاستی توانیوێتی تا حدێک هەوڵ بدا بەڵام بەداخەوە ڕێکخراوەکانی تر زۆربەیان هیچ هەڵوێستیان نییە کە دوو ئەوەنەی ڕێکخراوی مامۆسایش هەنێکیان ژمارەیان زیاتریشە بە تایبەتی فەرمانبەران بەڵام زۆر باشە بەڵام ئەوەی کە بەڕێز دەدوتت ینی سەبارەت بە دوای یەکینۆ یعنی ئێوە ئەمڕۆ لە بەیاننامە گشتی گشتیتان نووسیوە دوای یەکینۆ بەنیازی چین بۆ نمونەگەر حکوومەت وەڵامی ئەوەی نەداوە مەسەلەن پلانتان چیەوە واگەرەکان چین ئێمە بڕیارمان داوە دوای یەکینۆ پلانەکانمان ئەوەیە لە بەیاننامە و لە یاداشت و لە ناڕەزایی دەربڕین و ئەمانە لە ئەوراق دەرئەچێ بەڕاستی لە ناو بڵێن بارەگاوە ئەچێتە دەرەوەی بارەگا ئەجا بڕیاریشمان لەسەری داوە و سەرتاسەریش دەبێت باشە بڕیارەکە هیوادارین حکوومەت وەڵاممان بداتەوە بەڵە بڕیارەکە خۆپیشاندانە ڕاگرنی ساڵی نوێخوێندنە چییە؟ ڕاگردنی ساڵی خوێندنیش ئەویش یەکێکە لەو قۆناغانە چونکە ئێستا هەتاکو ئێستا مانگێکمان ماوە ئێمە بەڕاستی ئەمانەیە بە چەند قۆناغێک بێ هەموو هێلکەکانمان نەکەینە سەبەتەیەک بە هەوڵ و تێکۆشانی سەرجەم مامۆسایانی کوردستان پاڵپشتیمان بکەن ئێمە لە دوای یەکینۆ بەڕاستی گۆڕانکاریەک و مفاجەیەکی گەورە بەرامبەر حکوومەت پیشانەدەین چونکە بەڕاستی ئەم حکوومەتە ئیلا بە فشار دەبێت بێتە سەرخەت بەداخەوە هەتاکو ئیستا چەندین دانیشتن چەندین کۆبوونەوە کرا ڕێزی پەروەردە و ڕێزی خوێندنیان لانیە بۆیە ئێمە دەبێت ئەمانە ئاگدارکەینەوە بەو شێوەیە نابێت لەگەڵیان هەروەکو مامۆستا ئاوات باسی کرد مامۆستا کوژراوە مامۆستا کێشەی کۆمەڵایەتی هەیە چەندین مامۆسای لەسەر جادەکان کە شەرەفە بۆی شت ئەفرۆشێ یعنی گەیشتۆتە حدێکی ئەوەی بە ئێستا بە هەزارەها مامۆستا داوای مۆڵەتی خوێندنی لە وەزارەت کردووە بەڵام وەزارەت جوابی ناداتەوە کێشەی وەزارەت دەبێت وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە خەریکی وەزارەتی پەروەردە بێ کە وەزارەتەکە وا شکست دەهێنێ یعنی کۆمەڵێک ناحەقی کراوە قەت لە هیچ دنیاە نەبووە وەزارەتێک بۆی هەبێ 5 ساڵ ئیجازەت بدون ڕاتب وەربگرێ و بە خزمەتیش حساب بێ بەڵام تەنها ئەوە وەزارەتی پەروەردەیە بۆتە 2 ساڵ و بە خزمەتیش بۆت حساب نییە و ئەو بڕیارەش بەڕاستی بڕیاری 417 کاتی ڕژێمی بەعسە ئێستا لەسەر وەزارەتی پەروەردە جێبەجێ ئەکرێ بەڵام ئەوانەی تر بە شێوەیەکی تر ئەمە سیستەمێکی ترە بەڕاستی گرێبەستەکانە نەقڵە کۆمەڵێک شتی ترە بەڕاستی ئەمە هەمووی جێی پرسیارە ئەمە قەیران زیاتر ئەکات و پەروەردە بەرەو شکستی ئەبە بەڵێ سوپاس دەکەم کاگایدن ئەگەر بگەڕینەوە لای بەڕێز سەبارەت بە لیژنەی ئێوە وەکو لیژنەی خوێندنی باڵا ئایا ئەگەر تا ئێستاش پەرلەمانی کوردستان لە کارخرای بۆ هەڵتە نەداوە وەزیری پەروەردە بانکێشتی لیژنەکەتان بکەن وە لێپرسچینەوەی لەگەڵ بکەن سەبارەت بە دۆخی مامۆستایان سەبارەت بە دۆخی پەروەردە
بەڵێ پێشەوەی من جوابی پرسیارە بکەم من لێرە ئەوە ئەلێم کە ئەم برا بەڕێزە کە لە قسەکانی من بەغەڵەت تێگەیشت کە من باسی بارودۆخی دارایی قەیرانی دارایی هەرێمی کوردستانم کرد کە ئەمە لە دەرەوەی ئیرادەی ئەم حکوومەتە و ئەو وەزارەتە دروست بووە لەبەرەوەی کە پێش ئەم قەیرانە پێش ئەم بارودۆخە من هەموو لایەک ئەوەزانێ هیچ گرفتەچی دارایی نەبوو هیچ گرفتەچی ئەوە موچەی مامۆستایان و موچەی فەرمانەرمانە نەبوو دووەم شت من ئەندامی پارلەمانم نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانم نوێنەراتی هەموو پێکاتەکان دەکەم کە من دیفاعم لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکردووە دیفاعم لە وەزارەتی تەربیە نەکردووە ئەو برایە بەڕێزەش کە من لێرە ئەوەی تاکید دەکەمەوە کە ئەو کات کە ئەو پرسیارانە کە دزەکرا بوو لە قوتابخانەکە من یەکەم ئەندام پارلەمان بووم لە سێ ئەندام پەرلەمان کە داوای بەڕێز وەزیری پەروەردەمان کردبوو بۆ کۆبنەوەی لوژنەی پەروەردە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا لێرەدا من ئەوەی دووپە دەکەمەوە کە مامۆستا حەق خۆیتی ئەم مامۆستا مەعاناتی هەیە مامۆستا گرفتی هەیە و گرفتی ڕۆژانە هەیە دەبێت دەعم و پشتوانی لێ بکرێت کە من لە قسەکانمدا کە وتم لێپسراوی یەکەم مەسئولەتی یەکەم وەزارەتی پەیوەندیدارە ئەویش وەزارەتی پەروەردەیە دەبێت کە مووقفی هەبێت بەرامبەر ئەم مامۆستایانە کە دەبێت دیفاع لە مافەکانی مامۆستایان بکات بەڵام کە ئەمەی دووبارەکەمەوە کە هەندێک شتەیە ئێمە ئازانی کە لە دەرەوەی ئیرادەی ئەو وەزارەتەیە کە لەوانەیە ئەم بابەتە لە تااقەتی وەزارەتی پەروەردە نەبێت ئەوە بۆ مانای نییە ئێمە دیفاع بۆمانانی ئەمە دیفاع لە وەزارەت دەکەین لە حکومەت دەکەین بەڵێ حکومەت کەم و کوڕی زۆری هەیە و نەواقسی زۆری هەیە و نەیتوانە چاکساسێکی جددی بکات نەیتوانیوە ئیشی جددی لەسەر چاکسازیەکان بکات و نەیتوانی کە لەسەر سیستەمی موچە زۆر بەجددی ئیش بکات ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەگرێتەوە بۆ ئەوەی کە نێوان لایەنە سیاسەکانیش کە ڕێککەوتنە بۆ پشتیوانیکردن لە پەرلەمان و بۆ کارەکردنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستاندا لێرە ئاڵێم کە بەداخەوە کە پێویست ناکە مزایدەی سیاسی بکرێت چکەمە پێویستمان پێویستمان بۆ هەیە کە دەبێت هەمومان پشتیوانی لە مافەکانی مامۆستایان بکرێت و لە داواکاریەکان بکرێت و من یەکەم شەخص کە من وەکو ئەندام پەرلەمان کە من لێراوە تاکید دەکەمەوە کە من دیفاع لە مەباد و لە مافەکانی داواکاری ئەو مامۆستا بەڕێزانە ئەەکەم کە حەق خۆیان و مافی خۆیانە چیشیانەوە ئێمە وەکو ئەندام پەرلەمان وەکو لوژنە ئێمە حازرین بۆ دامکردنی بەڵام لێرە داخۆ من ئەوەی ئەڵێمەوە کە ئەمە ئەوەی تاکید دەکەمەوە کە لە وڵاتی ئێمە لە هەرێمیمە بەداخەوە پەروەردە بە سیاستکردن بووە کە وەزعی مامۆستایەکانیش ئەو بەرەو بە سیاست بوون ئەڕواتن یعنی زۆر شت هەیە کە پێویستە زۆر بابەتەیە پێویستە کە بابەتێک زۆر گرنگن دەبێت هەموو لایەکمان پشتوانێ بکەین بەڵام ئەمە بارودۆخی ئێستای ئەو هەرێمە وا کردووە بە تایبەتی مووقفی هەندێک لایەنە سیاسی کە وا دروست کردووە ئەم بابەتانە بەرەو سیاسی بوون بڕوە کە کاریگەری دروستی کردووە کە کاریگەری خراپی دروست کردووە لەسەر وەزعی بارودۆخی پەروەردە خوێندن بە تایبەتی بارودۆخی مامۆستایان بەڵێ زۆر باشە ئەگەر باز لەوە بکەین بۆچی تا ئێستایەوە یاخود بەنیازن مادەم بەڕێزت ئەندامی لیژنەی پەروەردە بۆچی تا ئێستا وەزیری پەروەردە بانگ ناکەن یاخود لەمە دووە بانگی ناکەن سەبارەت بە دواکەوتنی موچەی مامۆسایان یاخود سەرۆکی حکوومەت بانگ کێش بکەن وەکو لیژنە ئەگەر پەرلەمانیش بە خراپی خۆ دەتوان لە ڕێگەی لیژنەکانەوە لێپرسینەوە لەلایەنە پەیوەنددارەکان بکەن برای بەڕێزم ئێمە کەو برای بەڕێزە شووتی شکۆی پەرلەمان ئێمە شکۆی پەرلەمانمان نەشکواندووە
پەرلەمان دەستگایەکی تەشریعی گەورەیە لە هەرێمی کوردستان هەموو لایەک دەبێت ڕێزی لەم دەستگایە بکرێت ئێمە وتم کە ئێمە سێ ئەندامی پەرلەمان کە لەسەر بابەتێکی کە ئەویش کە مانگێک لەمەوبەر ئێمە داوای کە داوامان کرد وەزیری پەروەردە بێتم بۆ لوژنە بۆ کۆبنەوەی لژنەی پەروەردە خوێنی باڵا ئێستاش ئێمە کە داواکەین کە وەکو ئەندام پەرلەمانیش ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە دەبێت لوژنەی پەروەردە و خوێندنی باڵاش دەبێت کە لە نزیکەوە ئاگدار بێ و کە دەبێت چارەسەری گونجاو ببیندێتەوە هەماهەنگی و تەنسیقی لەگەر وەزارەتی پەروەردە و لەگەر دەستگای پەیوەندیەکان بێت بۆ ئەوی بتوانرێت چارەسەرێکی گونجاو بۆ ئەم بابەتە دابین بکرێت لەبەرەوەی ئەم بابەتە وتم کە ببێتە پرۆسەی ڕاگررتنی خوێندنیان پەروەردە ئەمە یەکەم قوتابی و خوێندکار زارەرمەند دەبێت پرۆسی خوێندن لە هەرێم زارەرمەند دەبێت لەبەرەوەی دەبێت زۆر بە جددی تعامل بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم بابەتە بە چارەسەرێکی گونجاو چارەسەر بکرێت و ئێمە دەبێت لوژنەی پەروەردە و خوێندنی باڵاش لە خەتبی بۆ ئەوەی کە پشتیوانی و دامی لە مافەکانی ئەو مامۆستایانە بکات. باشە ئێوە بڵێن بە مامۆستایان دەدەن وەکو لیژنە وەکو ئەندامانی لیژنە لە سپینەوە کار لەسەرەوە بکەن کە وەزیری پەروەردە بانکێشی لیژنەکەتان بکەن؟ بەڵێ تێنەگەشت سوال. ئێوە بەڵێن بە مامۆستایان دەدەن کە لە سپینەوە بانکێشی وەزیری پەروەردە بکەن لەسەر دواکەوتنی موچەکانیان لە لیژنەکەی خۆتان لیژنەی خوێندنی باڵا پەروەردە و خوێندنی باڵا؟ من ناتوانم بەناوی لژنەی پەروەردە و خوێندنی باڵا من وەکو ئەندام پەرلەمان وەکو ئەندامی لژنەی پەروەردە و خوێندنی باڵا من پشتوانی لە مافەکانی مامۆستایانەکەم و پشتوانی لە داواکانە مامۆستایان ئەکەین کە داوایەکی کە شەرعیە و کە ئێمە کە وەکو من وەکو ئەندام پەرلەمانیش کە داواکەم کە بەڕێز وەزیری پەروەردەش کە بێت بۆ لوژنە بۆ کۆبنەوەی لوژنەی پەروەردە و خوێندنی باڵا کە ئەمانە پێویست ئەوە دەکات کە بە هەمومان کە دەبێت هەماهەنگیمان هەبێت بۆ ئەوەی پشتیوان بین بۆ دروستکردنی. بەڵێ سوپاس دەکەم کاگایدن سوپاس دەکەم مامۆستا کاتمان کەماوە ئەگەر بە کورتی خسەر سەر ڕۆڵی وزارەتی پەروەردە بکەین یاخود حکوومەت ئەنی بەتایبەت وەزارەتی پەروەردە وزارەتێکی پەیوەنددار لە ئاز دواکەوتی مامۆستایان ڕۆڵیستی بوو ڕۆڵی خۆی گێڕا؟ وەڵایی من پێم وایە قەزیەکە لەسەر و وەزارەتی پەروەردەوەیە بە پێچوانەی بەڕێز کاگایدنەوە ئەم قەزیە جەنابی ئاماژەی بەوە کرد کە بە سیاسیکردنی دۆخی پەروەردە و وەزعی بە سیاسیکردنی وەزعی مامۆستا هەیە و بزڵبت لەوێ پێکاوێتی ئێمەش لەگەڵەوەین ئەڵێن حیزبی فلان تۆ ململانێت لەگەڵ حیزبێکی تر هەیە بۆ دەسەبەی بۆ قوتی من ململانەی سیاسی خۆت لە هەر شوێنێک لێگراییەکەیتەوە یەکلایی کەرەوە پەیوەندی بە ژیانی منەوە نەبێت لەسەر حسابی حیاتی مناڵ و گوزەرانی ژیانی من شکۆی من نەبێت. دەنا وەزارەتی پەروەردە من پێم وایە یعنی بشێوێت هیچی لە دەسەڵاتان نیە ئەم شتە لە باش ینی پێوزیری پەروەردە هیچی لەز نایە بۆ مامۆستایان بکات نەوەڵ هەر شتێکە دایان ناوە لەوێ تر هەرەوە نەیە من تەسەورەکەم هیچی بەدەست نییە ینی پێڵێن ئەوە بکە ئەیکاو ئەوە بچۆ بە سلێمانیە بۆ سلێمانی بڕۆ بە دووەگە ڕوا بە دووەک و لەگەڵ ڕێزم پیاوێکی باشە و من شخصی دووجار بینیومە بەڵام ئەوەی کە ینی بڵێ شتی بەدەست بێ من تەسەورەکەم هیچی بەدەست نییە دەناگەر شتێکی بەدەست بێ تەسەورەکەم خۆی لەبەرەوەی ڕاستە لەوە لە سلکی پەروەردە ئیشی نەکردبێ بەڵام دکتۆرای هەیە ڕۆژە لە ڕۆژان لەسەر ڕەحلە دانیشتۆ ڕازی نابێ مامۆستاکانی بێشکۆی پێ بکرێ ئەگەر دەسەڵاتی هەبێ جا بۆیە ئێستا و بەڕێزە ئەبێت جوابی ئەوە باتەوە دەسەڵاتی هەیە و نایکە یان بێدەسەڵاتە ینی باویش ببێ بێتە سەنگەری مامۆستایانەوە بڵێ من ئیستیقالە ئێستا وەزیری پەروەردە لە سەنگەری مامۆستایان نییە ڕەنگە بەس یعنی هیچ دەسەڵاتێکی نییە نا لە سەنگەری مامۆستایانە یان نا بە قسە وا پیشانەدا کە بەکردار مامۆستایان بێ بەڵ لە کردار ئێمە کردارمان لێ نەبینیەوە باشە زۆر بە کورتی سەبارەت بە هەڵوەی سیایندەی دەستەی مامۆستایان ڕازی ئێوە بەنیازن چی بکەن کە یەکێتی مامۆستایانش دوای یەکی هەڕەشەی ڕاگررتنی داوام دەکات یاخود بڵێن داواکە پلانی تری هەیە
من ئەمەوێت سوپاسی هەر هەوڵێ بکەم کە بە ئاراستی باشکردنی گوزەرانی مامۆسایان بە تایبەت و سەکتەری پەروەردە بە گشتی هەچ کەس هەر هەوڵێ باجا ناوی خۆیان ئەڵێ یەکێتی مامۆسایانی هەر ناوێکتر لە خۆیانەنێن ئێمە دەستخۆشییان لێکەین بەڵام من لێرەوە زۆر ئەمەوێت داوا لە مامۆسایانی دوهۆک و هەولێر بکەم بەڕاستی وەکو پێشتر و لە قۆناغە قورسەکانی پێشووترە پێشەنگی کۆمەڵگەی کوردی بوون ئەم جارەش بێن پێشەنگایەتی خۆیان تازە بکەنەوە و بێنە سەرجادە داوا بکەن یعنی چیمان لێکەن بەڕاستی ئێمە مامۆستاین هیچمان پێ نیە لە قەڵەم و پەرتووکێک زیاتر دێنە سەرجادە داواکەم لە مامۆستایان لە دوهۆک لە زاخۆ لە هەولێر کە لە سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە ئێمە بەردەوام لە سەرجادە بووین خۆشبەختانە ئەو وەزع ئازادیە لێرە جوزئیان فراهم کراوە بەڵام داواکەین مامۆسایانی دوهۆک و هەولێر نەچاو سوورکردنەوە نە هیچ هەڕەشەیەک نیان ترسێنەوە بێن داوای مافی خۆیان بکەن و ئێمە لێرەوە چاوەڕوانی هەڵوێستی مەردانی ئێوەن مامۆسایانی دوهۆک و هەولێر من یەک شت هەیە لێرەوە زۆر بە کورتی ئەمەوێت لێرەوە داوا بکەم لە کەسوکاری خوێندکارەکان لە خوێندکارە خۆشەویستەکانمان لە سەر جەمپێکێنەرەکانی کۆمەڵگەی کوردی کە بەڕاستی ئەمە ئەوە مانگێکی ماوە بۆ داوام لێرەوە داواکەین لە ئێوە داواکەین لە حکوومەت داواکەین لە UN کاوانیشمان دوو جاربینیەوە هەموو داواکانمان پێگەیانون داواکەین بەڕاستی وەرن دەست بخەنە ناو دەستی مامۆسایان بەشکمان ساڵ پەروەردە پەکی نەکەوێ دەنا ئێمە ئەوە ئیقامەی حوجەمان کرد لەسەر دەسەڵات و لەسەر کۆمەڵگەش ئەم ساڵا وەکو پار نابێ بەڕاستی سەکتەری پەروەردە بە تەواوی ڕاوەستێ ئەگەر داواکاریەکانی مامۆسایان جێبەجێ ماوەس ئەحمەد دەقەیەکیش بۆ بەڕێستان کاتمان نەماوە زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە ئاراستەکان بەرەو کامڕاڕوو بەرەوەی کە پرۆسی پەروەردە بەردەوام بێ یاخود بەرەوەی کە پرۆسی پەروەردە پەکی بکەوێ وەزایدان سەبارەت بە ڕۆڵی وەزارەتی پەروەردەش بەرامبەر مامۆسایان زۆر بە کورتی سوپاس دەکەم. بەڵای ئاراستەکان بەو شێوەیە ڕواکە پرۆسەی پەروەردە بەرەو پەککەوتن بڕوە لەبەرەوەی سەیرەکەین وەزارەتی پەروەردە ئیمساڵ هیچ پلانێکی نییە کتاب تەبع نەکراوە نەقڵ نییە گرێبەز نییە بژێوی مامۆسایان بەڕبعموچەوەوانە ناڕاتە ڕێوە وەزارەتی پەروەردە کەوتۆتە گەورەترین قەیران ئەگەر بەخۆی نەکەوێ و هەڵوێستی یەک نەکات و پاڵپشتی مامۆسایان نەکە بەڕاستی ئەبێتە هۆکارێک و بەنسبەت مامۆسایانیشەوە ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێم تا یەشینۆ بێت بەدەم داواکاریەکانمان کە سادەترین داواکاریە مافی ئاساییە بە باجی فەرمانبەران باجی سیاسەتی سەقەتی حکوومەت نەدەن باجی ململانەی سیاسی نەدرێن سزای سیاسی نەدرێن بەڕاستی ئەگەر بەو شێوەیە بڕوە پرۆسەی پەروەردە بەرەو قەیرانە ڕوات و هیوادارین سەرجەم مامۆسایان پاڵپشتمان بن بۆ ئەوەی بتوانین هەڵوێستەکانمان یەک بخەین و بۆ ئەوە بەدەستێنانی مافەساک بەڵێ زۆر سپاس مامۆستایان بەڵێ کاگایدن نی و خولەکیش بۆ بەڕێستان چی بکرێ بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە پەکی نەکەوێت زۆر بە کورت بێ کاتمان نەماوە سپاس دەکەم. ئێمە هیوادارینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ بکات نەبێتە هۆی ڕاگررتنی پرۆسی خوێندن چکە لەبەرەوەی پرۆسی خوێندن کە زەرێری ئەبێت بۆ دوڕۆژی پەروەردەی کوردستان بۆ خوێندکار و قوتابی لە هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ سپاس دەکەم ماوەستاک زۆر بە کورتی کاتمان نەماوە. بەڵام من ویستم یەک شتر باس بکەم ئەوەی کە پەیوەندی بە لیژنەی پەروەردەوە هەیە بەڕاستی من ئەوەی کە ملاحەزەم کرد ئێستا لە بەڕێز کاک ئایدن معروف ئەوەم بینی کە بەڕاستی ئەمان کەوتونەتە دوای حەدەسەکان حەدەس ڕۆدا ئەنجاوانێن وتوێژی لەسەرەکان ئەگەرنا ئەبوایە وەڵامی پێ وایە بۆ مامۆستا ئەحمەد کەرکووکی کەوتی هەتا ئێستا منهەج و پەرتووک تەبع نەکراوە کە ئەمە چۆن مانگەوێ یەک مانگی ماوە بەدەوامکردن. باشە لەبەرەوەی باسی کاگایدن زۆر بە کورتی ئەگەر شتێک دەبێت لەسەرەوە کاتمان نەما سوپاس دەکەم. والله من جێم لێ نەبوو لە مامۆستا ئەحمەدی جێم لێ نەبوو کە لەو مامۆستا بەڕێزەش کە دەنگەکە زۆر بۆ من نهاتوو ئەگەرە تو دووبارە بەڵێ زۆر بە کورتی کاتمان نەماوە سەبارەت بەوەی کە ئێوەکو لیژنەی خوێندنی باڵا کە بەعام گلەی لەسەر لیژنەکەی ئێوە نەگوەکو جەنابەت کە ئێوە دوای ڕووداوەکان کەوتون ئێستا مەسەرەن پەروەردە مامۆستا ئەحمەد وتی ئامادەکارێکی نەکردووە لە چاپکردنی کتێب ئەوە لە مەسەرەن چارەسەرنەکردنی موچەی مامۆستایان زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم.
ئەمە کاریگەری بارودۆخی هەرێمی کوردستان کاریگەری کە نەبوونی تاوافقێکی بۆ سەرۆکایەتی پەرلەمان هەموو ئەوانە کاریگەری خراپیان دروست کرد بە لەسەر لوژنەکە بۆ ناتوانە لوژنەکە بە شێوەیەکی ئەکتیف ئیشی خۆی بکات لە بابەتەکان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئایدن معروف ئەندامی لیژنەی پەرۆدەخوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. هەروەها زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتاریەتی مامۆستایان کە بەڕێزیان لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوو. هەروەها زۆر سپاس بۆ مامۆستا ئاوات حەسەن ئەندامی دەستەی مامۆستایانی ناڕازی کە بەڕێزیان لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بوو. سپاس بۆ هاوکارانم، سوپاسی بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.